کاتان باش بخیر بێنەوە ساو سەلامت بن. ئەمڕۆکە لەسەر بابەتێکی بێگومان گرنگ قسە دەکەین، ئەویش هەڵبژاردننی دوایی وڵاتی ئەرمەنستانە و دووبارە هەڵبژاردنەوەی پاشینیانە. پاشینیان دوو جارە دوو شەڕی گەورە دەدۆڕێنێ، بەڵام لەلایەن خەڵکەوە هەڵدەبژێردرێتەوە. نهێنی ئەمەچیە باس لەوە دەکەین. ڕاستە ئەم بابەتە ڕنگ بێ لە نزیکەوە زۆر پەیوەندی بە ئێمەوە نەبێ، بەڵام لە چ بوارێکەوە پەیوەندی بە ئێمەوە هەیە. کوردەکانی شەڕ دەدۆڕێنن، بەڵام خەڵکەکە مەیلی بۆ لای شەڕکەرەکان نامینێ، ویانی شەڕکەرەکان دەنگ ناهێنن، ویانی شەڕکەرەکان ئەگەر دەنگیش بهێنن لە پشت ئەو دەنگهێنانەدا یان پارە هەیە، یان بابەتی ئەیدۆلۆژی هەیە، یان بابەتێکی دیکە هەیە. بەڵام لە پشت پاشینیاندا مرۆڤ هەست ناکە کە نە پارە هەبێ، نە بابەتێکی ئەیدۆلۆژی هەبێ، نە پشگیریەکی دیکەش هەبێ. ڕاستە پاشینیان نزیکی خۆرئاوایە، خۆرئاواش نزیکی ئەوە، بەڵام هیچ هەتاوەکو ئێستا هیچ بەڵگەیەک لە ئارادا نییە، هیچ لایەنێک ناتوانێت، تەنانەت رووسیا کە وڵاتێکی زۆر زۆر زل و زەبەلاحە، ئیستیخباراتی زۆر بەهێزی هەیە و لە ڕووی هێرشی سایبەریدا و توانای سایبەریدا دەستی دەگاتە زۆر شت، بەڵام ناتوانێت ئیدعای ئەوە بکا کە لە پشت پاشینیاندا و یانیش لە پشت هەڵبژاردنەوەی پاشینیاندا لەلایەن خەڵکەوە پارەی خۆرئاوا هەیە. کەواتە هۆکار چییە؟ ئێمە دەبینین کە لە ڕۆژئاوا بۆ نمونە پێیەدا شەڕێکی دۆڕاندووە، لە دوای ئەو شەڕەدا بەشداری لە هەڵبژاردن ناکە، کە ناوێری بەڕای من بەشداری لە هەڵبژاردن کە مەسەلەکە ئەوە نییە کە حەقی کورد 40 کورسیە و 8 کورسیان پێداون یان 10 کورسیان پێداون، بەڵکو ئەو زانیاریانەی کە بە من دەگەن لەلایەن خودی خۆیانەوە لە ناو ناوەندی دەسەڵاتدا ویانیش لە ناو ناوەندی پێدەدا، لە ناو ناوەندی هێزەکانی سووریا دیموکراتیکدا ئەوان بە ئاشکراڵێن ناوەڵڵا هەڤاڵ نەوێرن بەشداری بکەین، لەبەرەوەی خەڵک لێمان تۆڕەیە. دوای ئەو هەموو شەهادەتە، دوای ئەو هەموو کار و خەباتە، ئێمە لە شەڕێکدا دۆڕاندمان و زۆر شتمان لە دەستدا. ئێستا جوگرافیاکەمان زۆر زۆر بچوک بوویتەوە، ئەڵەی گەراجی لۆری و کامیۆن شتی وایە، ئەوە نە بچوک بووتەوە، هەمومانیان لەناو جوگرافیایەکی بچوکدا قەتیس کردوونە، لە بۆ هەندێک خەڵک دەنجی پێ نەداین. کەواتە لێرەدا هۆکار و سەڕ و نهێنی چییە کە لە ئەرمەنستاندا تەماشا دەکەین پاشینیان دەنگ بەدەستێنی؟ ئەمە بابەتێکی یەکجار گرنگە کە مرۆڤ باسی لەسەر بکە. مانەوەی سیاسی نیکۆل پاشینیان لە دوای جەنجی 2020 ناگۆڕن و قەرەباخ و لە دەستدانی خاکی ئارت ساخ لە ساڵی 2023دا وەک دیاردەیەکی دەگمەن لە سیاسەتی مۆدێرندا دادەنرێت بۆ تێگەیشتن لەوەی بۆچی ئەو هێشتا لە دەسەڵاتدا ماوەتەوە، دیدگای ئەو بۆ ئەرمێنیا چییە، پێویستە سەیری قلیشە قوڵە ناوخۆیەکانی ناو کۆمەڵگای ئەرمەنی بکەین بێگومان. بەڵام خۆی لە خۆیدا پرسیارەکە پرسیارێکی گرنگە، یعنی دوای لە دەستدانی خاکێک و دوای دۆڕاندن لە دوو جەنگدا تەماشا دەکەین بەردەوام دەنگەکانی نیکۆل پاشینیان کە لە 154 دەنگێکی گەلێک زۆرە بەتەنیا دەتوانێت حکوومەت پێک بێنێ و ڕەقیبەکانی تەماشا دەکەین دەنگێکی زۆر زۆر کەمتر دێنن، کە گەورەترین ڕەقیبی کە پێشتر وەکو شەڕکەرێکی گەورەی ئەرمەنستان ناسێنراوە، وەک ناسیۆنالیستێکی گەورەی ئەرمەنستان ناسێنراوە، زۆر زۆر دەنگەکانی دەگەن نە 120، ئەویش بە یارمەتی رووسیا کە رووسیای لە پشتە هەموو کەس دەزانێت. دوایی دێمەسەرەوە ئەو وردەکاریەتە پێ دەدەم. بەڵام پاشینیانێک بەتەنیا کە کوڕی لادەی یەکە، لە ڕاستیدا مرۆڤێکی زۆر زۆر ئەکادیمیک ئەنتەلەکتوەلیش نییە، بەڵام تەماشا دەکەین خەڵکی ئەرمەنستان بەردەوام پشتگیری لەو پیاوە دەکات کە لە شەڕدا دۆڕاندوێتی. لێرەدا دەبێت نهێنیەک هەبێت.
لە هەڵبژاردنە پێشوەکانی بۆ نمونە حوزەیرانی 1920دا پارتی گرێبەستی مەدەنیان یاوە حیزبی پاشینیانە زۆرینەی دەنگەکانی بەدەستهێنا نزیکەی لە 154 بوو کە چەند هۆکارێک لە پشت ئەمانە بوون بۆ نمونە ترس لە ڕژێمی کۆن هۆکاری سەرەکی مەرز نەبوو خۆشەویستی بێت بۆ پاشینیان بەڵکو ترسێکی قوڵ بوو لە گەڕانەوەی سەرکردە کۆنەکان واتە ڕۆبرت کۆچەریان و سارکیزیان و ئەمانە کە 30 ساڵ بوو لەسەر دەسەڵات بوون و 30 ساڵ بوو گەورەترین گەندەڵی سیستەماتیک وەکو کوردستانی عراق ئۆلیگارشێت سەختەکاریش لە هەڵبژاردنەکاندا دەکران بۆیە خەڵک بەگشتی لەو کاتەدا بڕیاریدا بۆ ئەوەی کەسێکی دیکە هەڵبژێرێ کە لە پشت پاشینیاندا ئێمە دەزانین پاشینیان بەخۆ ڕنگ بێ وەکو خۆی وەکو شەخص زۆر گەنج نەبێ بەڵام دەوروبەرەکەی خەڵکی گەنجن و تەماشا دەکەی ئەگەر ئەمە بەراورد بکەین بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە ڕقێک هەیە ترسێک هەیە لە گەنجەکان پەلاماردانی گەنج زۆرە ئەمە لە کوردستانی عراقیشدا دەبینین لە ناو حیزبەکاندا دەبینین تەماشا دەکەین پەلاماردانی لاهورەوە بگرا هەتا پەلاماردانی نێچیروان بارزانی و ئامۆزاکەی مەسعود بارزانی و لە ناو پەکەکەدا بگرێت تەماشا دەکەی پەلاماردانی ئیسلاحەدین دەمیرتاش و ئەمانە کە سەرکردەی گەنجن بەردەوام لە لای پیرەکاندا ئەوە لە تورکیادا زۆرە لە تورکیادا ناو هەموو حیزبەکاندا هەیە مەسەن ئاک پارتی عەلی بابەجان و ئەوانەی هەموو دەرخستن کاتی خۆی مۆنیا ئەردۆغان هەموو گەنجێک سەرکردە گەنجە بەهێزەکانی دەرخستن تەماشای جە پارتی جەهەپە بکە لە تورکیادا بە هەمان شێوە تەماشا دەکەی قلجدار ئۆغڵویەکی پیر و تەڕکە پیر هاتووە بەردەوام دەیەوێ ئیکرەم ئیمام ئۆغڵو ئەوانە دەربکە ئیخراجیان بکە لە حیزبدا بەڵام لە ئەرمەنستاندا خەڵک هۆشیار بوو خەڵکی ئەرمەنستان بەخۆی خەڵکێکە زۆر بە تەجروبەیە خەڵکێکی هەژارە لە ناوچەیەکی بچووکدا دەژی لە دەوڵەتێکدا دەژین کە دەوروبەریان هەمووی دەوڵەتی ئیسلامی و یانیش مسلمان و یانیش ناسیۆنالیستی دژ بە ئەرمەنی ئەزەربایجان تورکیا ئێران هەرچەندە پەیوەندی بەردەوام خۆش بوو لەگەڵ ئەرمەنستان هەتاوەکو ئێستا لەمە دوا ڕنگ بێ بگۆڕدرێ چونکە ئەرمەنستان زۆر خۆی نزیکی ئەمریکا دەکاتەوە بەڵام ئێرانیش دەوڵەتێکی ئیسلامی بووە بمانێ و نەمانەوێ یعنی ئەمانە هەموویان ویان کردووە کە خەڵکی ئەرمەنی زۆرتر لە نەتەوەکانی دیکە بۆ مانەوەی خۆی زیاتر بیر بکاتەوە و بیرکردنەوەکەشی بیرکردنوێکی چەق بەستوانە نەبێ بیرکردنوێک نەبێت لە ناو قوتووە ڕەشەکەدا ئەگەر دەوڵەتمان نەبێ وا دەبێ ئەگەر یەک نەبین وامان بەسەردێ یەکێتی جگەر خوین وای گوت ئەم جۆرەشتانی تێپەڕاندەوە چونکە دەوڵەتی هەیە دەوڵەتەکەی بە کەلک نایە دەوڵەتی هەیە دەوڵەتەکە ناتوانێت بیپارێزی دەوڵەتی هەیە دەوڵەتەکەی لە جەنگدا دەشکێ دەوڵەتی هەیە دەوڵەتەکە ناچار دەبێت یان ببێتە پیاوی رووسیا یان بێتە پیاوی ئەمریکا یان بێتە پیاوی ئێران یان بێتە پیاوی تورکیا تێگەی بە هیچ شێوەیەک وازی لێناهێنن و دەوڵەتی هەیە بەڵام ئەوانەی دەوڵەتی بۆ بەڕێوە دەبن ترسناکترین چەتەن وەکو پێیان دەگوترێت چەتەکانی قەرەباخ ڕۆبەرت کۆچەریان سارکیسیان کە ئەمانە لە سەردەمی ئەوانە گەورەترین چەتایەتی گەورەترین مافیایەتی کراوە لە ژێرناوی لە ژێرناوی ئەرمەنستانی گەورە هەموو دنیا ئەرمەنستانە تێگەی پاشینیان لە 2020دا بە سەرکەوتووی توانی شکست بە حکومڕانی 30 ساڵی ئەمانە بێنی و گەندەڵی و لاوازی سوپال لەلایەن حکوومەتەکانی پێشوو دەستنیشان بکات و بەردەوام بانگەشەی ئەوەشی دەکرد لە جەنگەکاندا ئەو جەنگانە بەڵێ من دۆڕاندم لە سەردەمی مندا جەنگەکان دۆڕان بەڵام حیسابی ئەوە بکەن 30 ساڵە ئەو سوپایە بە چ دەردێکەوە دەناڵێنێ
بە چ گەندەڵیەکەوە دەناڵێنێ، عسکەر چەند گەندەڵ بووە، چەکدار چەند گەندەڵ بووە، چەکدار چەند داماوە. ئەمە بەراورد بکە لەگەڵ پێشمەرگەکانی خۆمان کە داماوترین زیندەوەر هەبێت لەو جیهانەدا، داماوترین زیندەوەر، هەژارترین زیندەوەر، چەساوەترین زیندەوەر، دواکەوتوترین زیندەوەر هەبێت لەو جیهاندا تەماشا دەکەین پێشمەرگەکانی کوردن. وەلا بۆ هەندێک پێشمەرگەی کوردی ئەمڕۆکە وەکو سەربازانی ئێریڤان ناتوانێت بەرگری لە خاک بکە، ناتوانێت بەرگری لە خاک بکە. لە دوای ڕیفراندۆم ئەگەر حەشدی شەعبی ویستی بای هەتا زاخۆ داهات، هەتا زەڵێ داهات، هەتا حەجی عومەران داهات. یعنی ئەمانەی هەموو دەخستنە کونەکان. بەڵام ئەمریکا ڕێگای پێنەدان، حکوومەتی بەغداد ڕێگای پێنەدان ڕاستی، چونکە حکوومەتی بەغداد نیازێکی نییە هەرێمی کوردستان لەناو ببە کە دەستوریە. لە بۆ هەندێ پاشینیان توانی ئەمە بە خەڵک بگەینێ کە ئەو سەربازە 30 ساڵە گەندەڵ کراوە، 30 ساڵە هیچ پوت کراوە، 30 ساڵە لە ژێرناوی ئاڵای ئەرمەنستان، میلەتی ئەرمەنستان، ناسیۆنالیزمی ئەرمەنی خوێڕی و سەرسەری کراوە. هەر لە بۆ هەندێ ئەی خەڵکینە چاوتان لە من نەبێ کە من بەو سوپایە بتوانم چەند دێهاتێکی ئەرمەنستان ویانش قەرەباخ کە گردێکە بیپارێزم. هەر لە بۆ هەندێ توانی ئەمە لە خەڵک بگەینێ و خەڵکە کەشی بەڕاستی زۆر زۆر هۆشیار بوون ئەمیان بە ئاشکرا بینی. پاشینیان وەک بەرهەمی شۆڕشێکی میلی لە 2018 بیندرا، دەنگدەران پێیان باشتر بوو سەرکردەیەکی شکست خواردوو قسەیان لەگەڵ بکات وەک لە کەسایەتێکی نوخبە و دەست ڕۆشتوەکانی ڕابردوو. تێگەی ئەمە زۆر زۆر گرنگە. و هەروەها ئۆپۆزیۆنیش تەنها جەختی لەسەر خیانەتی نیشتیمانی و ئەم جۆرەشتانە دەکردەوە وەکو ئەوە، یعنی ئەمانەی ئێستا ئۆپۆزیۆن مەبەستدا دەسەڵاتدارانی پێشوو بەردەوام جەختیان لەسەر خیانەتی نیشتیمانی دەکردەوە، بەڵام هیچ پلانێکی جێگرەوە و ڕوونیان نەبوو بۆ ئەوەی چۆن جەنگەکەتان ببنەوە، وەکو ئەوانەی کە ڕەخنە لە یەکێتی و پارتی دەگرن، بەڵام پیلانێکی دیکەیان نییە، پیلانێکی دیکەیانی هەرچەندە لە کوردستانی عراق زۆر زۆر جیاوازە. لە کوردستانی عراق کورد بەخۆ وەکو میلەت گەندەڵ کراوە، ویژدانی کورد گەندەڵ کراوە و ئۆپۆزیۆنەکە گەندەڵە. خەڵک ئێمەی ناڕازی بە خۆمان گەندەڵین، ئێمەی ناڕازی بە خۆمان بەشێکی لەو سیستەمە بەبێەوەی هەستی پێ بکەین. تەماشا دەکەین ئەمە وای کرد کە لە هەڵبژاردننی پێشودا بەو شێوەیە پاشینیان بیباتەوە. لە هەڵبژاردننی ئەم جارەدا کە چەند ڕۆژێک بەر لە ئێستا کرا، پاشینیان لە 49.8 بەدەستێنە، یعنی تقریبا 50 و ڕکەبەری سەرەکی هاوپەیمانی کەڕەپێتیان کە ئەویش ڕێژەی لە 23.3 هینە و هاوپەیمانی ئەرمێنیا بە سەرۆکایەتی ڕۆبەرت کۆچەریان لە 10 بەدەست هێنا. ئەمە وای کرد سەر لە نوێ دیسان قسە لەسەر ئەوە بکەینەوە کە باشە پاشینیان بۆ ئەوەنە دەنگ دێنی. ئەو گروپانەی دیکە نوێنەرایەتی چی دەکەن؟ ئۆپۆزیۆنی پاشینیان نوێنەرایەتی خەتی ئەرمێنیای مێژووی دەکەن، واتە ئەو بیرۆکەیە کە ئەرمێنیا دەبێت دەوڵەتێکی فراوان خواز بێ و خاوەن خاکێکی گەورە بێ و بەتوندی بە گەڕەنتیە ئەمنیەکانی رووسیاوە بەسترا بێتەوە و لە دیدی لایەنگرانی پاشینیانەوە ئەمانە نوێنەرایەتی ڕابردووەکی گەندەڵ دەکەن و پاشینیان بە هێزەوە دەتوانێت بەردەوام لە بەرامبەر خیانەتی نیشتیمانی، خیانەتی گەندەڵکاران، فەسادی ئابووری بەرزتر بکاتەوە. هەتا ئێستا لە کوردستانی عراقدا هیچ کەسێک نەیتوانێت ئەوە بکات. کاتێ ئەوان پاشینیان بە خائین و خاکفرۆش و خاک لە دەست و لە شەڕدۆڕا و لە قەڵەم دەدەن و یانیش بەوەی کە هەستی نەتەوەیی نییە، پاشینیان بەردەوام
بە بازاری با قسە بکەم جڕتی لە بۆ لێ ئەدان و باسی لەوە دەکرد کە ئەو گەندەڵیەی ئەمانە 30 ساڵ کردویانە چییە. لێرەدا شتێکی دیکە هەیە کە خەڵکی ئەرمەنستان ئەم شتە لە پاشینیان دەکڕێ و هیوای بە پاشینیانەوە هەیە. ئەویش گۆڕانکاریەکی ڕادیکاڵیە لە چەمکی دەوڵەتداری ئەرمینیادا. یانی پاشینیان بە ئاشکرا ئەگەر خیتابەکەی پاشینیان ئەگەر بەشێک لە نووسینەکانی بخوێنینەوە پاشینیان بە ئاشکرا توانیوێتی ئەمە بە خەڵک بگەینێ کە ئەو نەتەوانە ئەو نەتەوە بچووکانە یعنی ئەمە کوردیش دەگرێتەوە و کە دراوسەی نەتەوەی زۆر زۆر گەورەنە وەکو تورکەکان وەکو ئێرانیەکان وەکو ڕووسەکان وەکو چینیەکان وەکو مسلمانەکان دەوروبەری هەن هەموو بەوانە گیراوە بە لە ڕێگای چەمکی دەوڵەت و دەوڵەتی نەتەوەیی و سنوورەکان و خاک و ئەم جۆرەشتان ناتوان بمێنێنەوە. ئەمانە بەردەوام لە ڕێگەی ئەو جۆرە چەمکانە ئەسیر دەکرێن گەندەڵ دەکرێن خۆیان تەسلیمی دەوڵەتێکی وەکو رووسیا دەکەن و دەوڵەتێکی وەکو رووسیا ڕاستە بەشێک لە نخبەکەیان دەپارێزێ بەڵام ئەو نخبەیە لە ئەساسدا گەندەڵی دەکات هیچی دیکە ناکە گەندەڵی دەکات داخوازیەکانی رووسیا بەجێدنیوانیش داخوازیەکانی ئەمریکا داخوازیەکانی ئەوە یعنی پاشان ئەمەش ڕوون دەکەمەوە لە پرۆژەکەی پاشینیاندا ڕاستی ڕاستە ئێستا کە زۆر خۆی نزیکی ئەوە دەکا خۆر ئاوا دەکا بەڵام ئەوەی من تێگەشتەوە لە پرۆژەکەی پاشینیاندا کە من دوو کەس دەناسن لە نزیکەوە گەنجن لەگەڵ پاشینیان کار دەکەن لەگەڵ هەردووچیان قسەم کردووە لەو بارەوە ئەوان پێیان وایە بە هیچ شێوەیەک ئەوە نییە کە دژمنانی پاشینیان باس لەوە دەکەن پاشیان بە تەواتی بەیعی بە ئەمریکا و خۆر ئاوا دابێ پاشینیان دەیەوێت لەگەڵ هەموو لایەنەکان پەیوەندی بکە ئەمەیان یەک پاشان هەروو کە باسی دەوڵەتم کرد یعنی پاشینیان پرۆژەی ڕادیکاڵی لە دەرەوەی چەمکی دەوڵەت و دەوڵەتداری و دەوڵەت نەتەوەیە پرۆژەیەکی کۆمەڵایەتی هەیە لە ژێرناوی چوار ڕیانی ئاشتیدا کرۆسس ڕۆدت ئۆف پیس لەوێدا تەماشا دەکەین تێکەڵبوونی ناوچەیی هەیە پرۆژەکە پێشنیاریکردنەوەی هەموو هێڵەکانی گواستنەوە بۆڕیەکان دەکات لە نێوان ئەرمێنیا ئەزەربایجان تورکیا و ئێراندا ئامانجەکە ئەوەیە ئەرمینیا قەڵایەکی گەمارۆدراوە بگۆڕێت بۆ چەقێکی ناوچەیی ئەمەش بە تەنیا لە ڕێگای ئەوە دەکرێت کە ئەتوو ئەو نەتەوە گەراییە پیسە کلاسیکیە تێپەڕێنی عەرەب دوژمنە تورک دوژمنە فارس دوژمنە ئەمە تێپەڕێ ئەڵێ دەبێت تێکەڵبوونێکی ناوچەیی بکرێتەوە پاشان پشتبەستنی ئابووری یەکتر یعنی تیۆریەکەی ئەڵێ کە ئەگەر ئەزەربایجان و تورکیا سوودی ئابووری لە ترانزیت لە ڕێگەی ئەرمێنیاوە وەربگرن پاڵنەرەکانی جەنگ کەم دەبێتەوە ئەو پێی وایە ئەو کاتە شتێک بە ناوی جەنگ نامینی پاشان وەرچەرخان بەرەو ڕۆژئاوا بەهۆی تێگەشتن لەوەی رووسیا نەیتوانی لە 2023 پارێزگاری لە خاکی ئەرمێنیا بکە پرۆژەکە گەڕانەوە بە دوای هاوبەشی ئەمنی نوێ لەگەڵ یەکێتی ئەوروپا ئەمریکا بەڵام هیندستان و فەڕەنسا و لە هەمان کاتدا دوورکەوتنەوە نا لە رووسیا بەڵام دوورکەوتنەوە لە هاوپەیمانی CSTO یعنی ئەو جۆرە بڵین ئەو جۆرە هاوپەیمانیە کە لە نێوان رووسیا و کۆریای باکوور و بەلاڕووس و وابزانم ماوەیە کەزاکستانیشی تێدا بوو ئەرمێنیای تێدا بوو لەو هاوپەیمانێتە بێتە دەرەوە چونکە ئەو هاوپەیمانێتە وا دەکاتن دەوڵەتی ئەرمەنستانی بچوو کە ژمارەکەی 3 میلیۆنە خاکێکی زۆر زۆر بچووکی هەیە و لە خاکەکەیدا بە هیچ شێوێک هیچ جۆرە سامانێکی دەوڵەمەندی ژێر زەوی نییە کۆریدۆری زۆر پێدا ناڕوە واتە سنوورە ئاویەکانی کەمە لە بۆ هەندێ ناچار دەبێ لە ڕێگەی ئەو جۆرە هاوپەیمانیە مطلقە سەربازیانە وەکو ئەوەی کە ئەو جۆرە ناتۆی کە رووسیا سازی کرده بوو لە دەوروبەری خۆی لەمانەدا دوور بکەوێتەوە
لێرەدا تەماشا دەکەین پاشینیان بە ئاشکرا پرۆژەیەکی کۆمەڵایەتی هەیە کە لە سەرووی ناسیۆنالیزمی دەوڵەت نەتەوەیە. ئەمە مشت و مڕاوترین بەشی سەرکردایەتی ئێستای ئەرمەنیستانە. پاشینیان بە شێوەیەکی چالاکانە هەوڵ دەدات ناسنامەی ئەرمەنی لە ئەرمێنیای مێژوویەوە بگۆڕێت بۆ ئەرمێنیای ڕاستەقینە، یعنی بە شێوەیەکی واقعبینانە ڕاستەقینە ئێمە ئەوەی نەکاکە، ئێمە ئەوەینەوە بۆ ئەوەی ئێمە بمینێن ئێمە لە چوارچێوەی پرۆژەی دەوڵەت نەتەوە ناتوانین بە تەنیا بمینین. ئێمە دەبێ چەمکی ئەرمێنیای ڕاستەقینەمان هەبێ و پرۆژەیەکی کۆمەڵایەتیمان هەبێ. لە ڕێگای پرۆژەیەکی کۆمەڵایەتی ئێمە دەتوانین زۆر شتی خۆمان دەوڵەمەند بکەین و بەو شێوێ ئەتوانین بمێنینەوە. پاشینیان دەڵێت ئەرمەنیەکان واز لە ژیان لەناو خەونی خاکە لە دەستچوەکان دەبێ بهێنن، کە ئەمە بەشێکی زۆریشی ڕاست نییە. بەڕاستی بۆ نمونە ئێریڤان، بەڕاستی ئێریڤان خاکی ئەرمەنیەکان نییە، خاکێکە ئەرمەنیەکان لە کۆتاییدا لەوێ کۆبووینەتەوە. بەڵام ئەم تەماشا دەکەی ئەوان باسی ئەرمێنیای ڕۆژ ئاوا دەکەن، چیای ئارارات دەکەن، ناگۆڕن و قەرەباغ دەکەن، باس لە بەشێکی جۆرجیا دەکەن، باس لە بەشێکی ئێران دەکەن و خاچی کوردستان نیوەی بەی خۆیان دەزانن. ئەو پێی وایە دەستکردن بە ئەرمێنیای مێژووی وا دەکات ئەرمێنیای ڕاستەقینە کە 29 کیلۆمەتر چوارگۆشەیە ببێتە ئامانجی هێرشی دراوسەکە. وەلا هەمان کاردا باس لە خەفیفکردنی ناسیۆنالیزم دەکات، یعنی ئەوەی ئێستا کە ئەرمەنستان دەیکا ئەمە نییە کە هیچ ناسیۆنالیزم نەبێ، بەڵام ئەو باس لە خەفیفکردنی کەمکردنەوەی ناسیۆنالیزم دەکات لە بۆ ئاستێکی نەزم. ئەو هەوڵ دەدات دەوڵەت وەک ئامرازێک بۆ خوشگوزەرانی هاوڵاتیان پێناسە بکاتەوە، نەک وەک قوربانیەک لە پێناو دادپەروەریەکی مێژوویی وەکو جینۆسایدی 1915 یان وەکو گوایە ئەوەکەی قەرەباخ، شکستەکەی قەرەباخ، وەکو ئەوانی ئەمە باس لە قوربانیەکە شکستەکەی ڕیفراندۆمی کەرکووک دەکەن لە ستا پەنجاویەکی خاکەکە و نازانم چی. ئەمەش گۆڕانکاریێکی زۆر گەورەیە لە ئەلیتی نوێی سیاسی ئەرمەنستاندا بە سەرۆکایەتی پاشینیان. پاشینیان کەسێکی زۆر پراگماتیستە، ئەو تێدەگات کە ئەرمێنیایەکی بچووک و گەمارۆدراو ناتوانێت لە جەنگێکی بەردەوامدا بەرگەی میحوەڕێکی تورکی ئەزەری بگرێت کاتێک رووسیا سەرقاڵە یان سەرقاڵە بە نێارەکانیەوە. پرۆژە کۆمەڵایەتیەکەی ئەو بریتیە لە دەوڵەتی ئاشتی بە کورتی بە خەڵک دەڵێت ئەگەر واز لە داواکاریە مێژوویەکانمان بهێنین دەتوانین ژیانێکی ئاسایی و پڕ لە خۆشگوزەرانی وەک ئەوروپامان هەبێت. خەڵکەکەشی بەگشتی لی دەکرێت، خەڵکی ئەرمەنستان بە تایبەتی گەنجەکە لی دەکرێت کە لە ئەو نوخبە گەندەڵە زۆر بێزارە کە 30 ساڵ ناسیۆنالیزم دەکە، نەتەوایەتی دەکە. هەر لە بۆ هەندێک دەبینین خەڵک پشتگیری لە پرۆژەیە دەکەیەننا ئەنجامی هەڵبژاردنەکان دیارن و دیارە دابەشبوونیش هەیە، هەموو کەس پشتگیری ناکە، تراومایەکی دەرونی گەورە هەیە بۆ زۆر کەس. ئەرمێنیای ڕاستەقینەی پاشینیان وەک تەسلیمبوونێکی نیشتیمانی و سڕینەوەی ناسنامە دەبیندرێت، وەکو ئەوەی کە ئێستاکە بە ئۆجەلان دەڵێن. ئەمەش بۆ هۆی ناڕەزاییە گەورەکانی ساڵی 2024 بە سەرکردایەتی قەشە باگرات گالستانیان کە قەشە باگرات گالستانیان دوایی بە پیاوی مۆسکۆ بە پیاوی رووسیا تۆمەتبار کرا و بەڵام زۆرینەی دەنگ بەشێکی زۆری دانیشتوان ماندووی جەنگن، ئەوان نایانەوێت نەوەیەکی تری سەربازەکان کە بانگەشەی خاک دەکەن بێنەوە سەر دەسەڵات و سەربازە گەنجەکان
و یانیش گەنجەکان بە زۆر بکەن بە سەرباز و بە کوشتنیان بدەن و بە خۆیان گەندەڵی بکەن و کوڕ و منداڵەکانیان دەوڵەمەند بکەن. هەمان حەکایەتەکەی کوردایەتی بەبیر ئێمە دێنیتەوە مەسەلەی پاشینیان. لێرەدا دەبینین بێگومان هەندێک پرسیار هەیە و ئەو پرسیارانەش ناحەق نین کە ئەوانەی ئەو پرسیاران دەکەن. ئەویش ئەوەیە باشە ئەگەر پاشینیان سازانی کرد بۆ نمونە ئێستا تورکیا و ئەزەربایجان هێشتا وازیە ناهێنن، بۆ وازی لێ ناهێنن باسی دەکەم. مەبەست واز لە هێنانەکە چییە؟ تاشقەڵانی پێ دەکەن ئەڵێن دەبێت دەستوری بنچینەیت بگۆڕێت. دەستوری بنچینەیدا دەبێت پاشگەزبوونەوەیەک ببینین ئێمە لە ئەرمێنیای گەورە، ئەرمێنیای مێژوویی، هەتا بەنا ڕاستەوخۆڵێن باس لە کۆمەڵکوژیەکەی 1915 مەکرد. لێرەدا پرسیارەکە ئەوەیە ئەگەر بێت و پاشینیان ئەو خاکەی کە لە دەستیدایە دانی پێدانەکەمە خاچی ئەزەربایجان و تورکەکانە، ئایا وازی لێ دەهێن گەرانتیەکەیە کە هێڕشی بۆ نەکرێت؟ لێرەدا پرسیارێکی زۆر زۆر سەرەکیە. پاشینیان گرە و لەسەر ئەوە دەکات کە ئەرمەنیەکان ئاسایش و ئابووری هەڵدەبژێرن لەسەر حیسابی ئایدۆلۆژیای نیشتیمانی و خاک. ئەمە وەرچەرخانێکە لە ناسنامەی نەتەوەیەکی جەنگاوەرەوە بۆ ناسنامەی دەوڵەتێکی ترانزیت. لێرەدا دەمەوێت بێمە سەر ئەوە ئایا عەلیۆڤ و ئەردۆغان دوو دیکتاتۆرە تورکەکەی ئاسیا و قەفقاسیا بۆ واز لە پاشینیان ناهێنن کە دووزار لە شەڕەکان دۆڕاندوێتی و داوای ئاشتی دەکات لەگەڵ هەردووچیان، ئەڵێ وەرن با کۆریدۆرەکان ساز بکەین لە ناو خاچی من، ئێوە بڕۆنە تورکیا با لە تورکەکان لە ناو خاچم بێنە ئەزەربایجان، هیچ کێشەیەک نییە، ئەوە لە بەرژەوەندی هەردوو لاماندایە، من واز لە ئەرمینیای مێژووی دێنم، بەڵام ئەوان و ئەمان وازی لێ ناهێن. ئایا مەسەلەکە پەیوەندی بە نەتەوە پەرستی شتیوا هەیە؟ نەخێر. لیرەدا دەبینین شتێک دەردەکەوێت کە لە بۆ کوردەکانی زۆر زۆر گرنگە. دیکتاتۆرە دوژمنەکانت ئەو جاگەر ئێرانە، ئەگەر تورکیایە، ئەگەر لە ناوکەوانە ئەحمە شەرع و ئەگەر دیسە لە ناوکەوانە هەرچەندەوان نییە حکوومەتی عێراقە، چونکە ئێمە دیکتاتۆرترین لە حکوومەتی عێراق. حکوومەتی عێراق 1000 سەری گۆڕی، حکوومەتی ئێمە هەردوو بنە ماڵەکەنە، ناگۆڕدرین، قەتش ناگۆڕدرین ئیلا دەبێ لە ناو بچن. بەڵام گریمان وابوو ئەوانەت لە چ کاتێکدا لە تۆ ئەترسێن؟ لە کاتێکدا لە تۆ ئەترسێن کە تۆ حکوومەتەکەت لە حکوومەتی ناسیۆنالیستی، لە مۆدێلێکی ناسیۆنالیستی نەتەوەی تەسک لەسەر بنەمای خاک، لەسەر بنەمای خوێن، لەسەر بنەمای شیعارە مێژوویەکانت، لەسەر بنەمای جوگرافیا و خەریتەی خەیاڵ کراودا لەمە ناترسێن، ئەمەیان پێخۆشە. هەتا ئەمە هەبێ ئەتوانن خەڵکەکەی خۆیان لە دەوروبەری خۆیان کۆ بکەنەوە، بیان ترسێنە بڵێن تەماشاکە مەترسیمان لەسەر مەترسی پارچەبوون هەیە، ئیسرائیل وا دەکا، ئەمریکا وا دەکا، وەرن لەگەڵمان دابن، باسی گەندەڵیەکانمان مەکەن، باسی ئەوە مەکەن کە عەلیۆڤ و ئەردۆغان بۆ ئەوەندە ساڵە لەسەر دەسەڵاتن کە دەمرن کوڕەکانیان دێنە شوێنیان، چونکە عەلیۆڤ هاتیتە شوێنی باوکی دیکتاتۆر بوو، ئەو هایتە شوێنی باوکی. ئەردۆغانیش ئەگەر بۆی بکەی کوڕەکەی دێنتە شوێنی خۆی، وەکو بارزانی تاڵەبانی. ئەوان ئەڵێن ئەگەر چەمکێکی وەکو پاشینیان هەبێ، وانی نەتەوە و دەوڵەتی ویانش حکوومەتی ترانزیت هەبێ کە حکوومەتێک بێ لەسەر بنەمای خۆشگوزەرانی، لەسەر بنەمای ئابووری، لەسەر بنەمای کولتور، لەسەر بنەمای نرخە کۆمەڵایەتیەکان و دەوڵەمەندی کۆمەڵایەتی هەنگاو بنێ، ئەوە ئیشی ئێمە زۆر زۆر خراپە و ئێمە دەسەڵات لە دەست ئەدەین. گەورەترین کێشە کە ئێستا عەلیۆڤ و ئەردۆغان هەتا وەکو ئێستا لەو ئەرمەنستانە
دەترسن کە پاشینیایەکی لە ڕوولاوازی هەیە سوپایەکی 2000 لە شەڕدا شکستی خواردووە ئابوووریەکی وێرانی هەیە هەمووی ئەوەیە هیچی دیکە نیە و ئەمە دەرسێکی زۆر زۆر گەورەیە کە کوردەکان لێ وەربگرن لێرەدا بۆیە پرسیارێک ئاراستە ئێوە دەکەم دوای بەرنامەکەم داخست ئێستانە لە کۆمنتدا تکایە بنووسن ئایا کورد پێویستی بە پاشینیانێکە یان پێویستمان بە سارکیسیان و قەرەپێتیانێکە خۆتان تکایە لە بەشی کۆمنتدا دوای تەواوکردنی بەرنامەکە تکایە بنووسن و لەوێدا دەتوانین بە کۆمنت گفتوگویەکی باشتر و گەورەتر بکەین بە ئارگومنت قسە لەسەر یەکتری بکەین بە تەنیا جوێندان و ئەو جاشی ئەوە مۆدلی کوردستانی عێراقە و مۆدلێکە هەموو شتێکی تێدایە بە تەنیا سیاست نەبێ و لەم مۆدلێکدا کە بە تەنیا هەموو شتێک هەبێ بە تەنیا سیاست نەبێ لەوێدا مەلاکان و سۆفیا سەلەفیا ئیخوانیا سەختەکارەکان ئەڵێم دێنە پێشەوە و ئەوان لە کۆتاییدا هەژمونیان دەبێ بەسەر کۆمەلگادا چۆن ئەمڕۆکە لە کوردستانی عێراقدا دەبینین ئیسلامی سیاسی کە دوو کورسی ناهێنێ لە دەنگداندا بەڵام لەناو کۆمەلگادا لەناو مزگەوتەکاندا لەناو دائیرەکاندا لەناو نەخۆشخانەکاندا لەناو قوتابخانەکاندا هیچ شتێک بەقەت ئیسلامی سیاسی هەژمونی نییە حاکمێک ئەگەر بە درۆژ بێ نەچێتە مزگەوت ڕۆژی جومعە نوێژ نەکە متمانەی بە دەسەڵاتەکەی خۆی نییە من مدیر شڕتە دەناسم وێسکی دەخواتەوە لە ماڵەکەی خۆی بەڵام بە درۆ دەچێتە مزگەوت نوێژ دەکە کە دەسەڵاتیشی لە پشتە و حکوومەتیشی لە پشتە و حیزبیشی لە پشتە بەڵام هێشتا باوەڕی بەخۆی نییە یعنی بزانە چ سەختەکاریەک چ درۆزنیەک چ سەرسەریتیەک گەورە بۆ چونکە هەموو شتێکەیە لەوێدا بە تەنیا سیاست نییە. بەڵێ دێنە کۆتایی ئەو بەرنامەیەش تکایە بۆ چونتان چییە؟ ئێمە پێویستمان بەکانیانە پێویستمان بە پاشینیانە یان سارک ڕۆبەرت کۆچەریان و سارکسیانە تکایە لەسەر ئەمە بۆ چونی خۆتان دوور لە جوێندان دوور لە ڕق بە شێوەیەکی ئارام بۆ چونی خۆتان بنووسن باشتر دەبێ. کەم کەناڵ هەیە بە زاراوەی کوردی سۆرانی لەسەر ئەم بابەتانە پەردە لەسەر قوتیا ڕەشەکە هەڵداتەوە و ئەم بابەتانە تاوتوێ بکە لە بۆ هەندێ ئەو مافە بەخۆم دەدەم گلەییتان لێ بکەم کە بەرنامەکانی من شێر ناکەن بە تەنیا گوێی لێ دەگرن بە تەنیا سوودی لێوەردەگرن بەڵام شێری ناکەن و بەداخەوە هەندێکیشیان گرنگی ئەم جۆرە بەرنامانە نازانن کە من پاشخانە فکرەکەی پاشخانە کۆمەڵایەتیەکەی پاشخانە سۆسیۆلۆژیەکەی ڕووداوەکانی ڕۆژ هەڵدەدەمەوە باسی ڕووداوەکانی ڕۆژ کەمتر دەکەم بەڵام پاشخانەکەی هەڵدەدەمەوە و ئەماش دەبێتە ئەزمونێکی زۆر زۆر گەورە بە تایبەتی بۆ نەوەی نوێی کۆمەلگای ئێمە وانەوەی کۆنیش تا ڕادەیەک ئەکرێ ئەگەر تااقەتی هەبێت گوێ لەو بەرنامانە بگرێ تا ڕادێک ئەکرێ ببێتە هۆکارێک بۆ ئەوەی بەخۆیدا بچێتەوە. تکایە لە بۆ هەندێک کەم تەرخەی مەکەن یارمەتیمان بدەن پشگیریمان بکەن کەناڵەکەمان سوپۆرت بکەن داوا لە هاوڕێیانتان بکەن کە ئەم کەناڵە سوبسکرایب بکەن. ئەمڕۆکە بەتەنیا لەسەر فێسبوک لەسەر پەیجی خۆم لە فێسبوک و لەسەر ئیکس توانیم بەرنامەکە ساز بکەم بەڵام زۆربەی جار فێسبوک کێشە بۆ من دروست دەکا لە بۆ هەندێک تکایە ئەو بەرنامەیە کە لەسەر فێسبوک ئێستا کە دەیبینن و مەزانن کە بەردەوام دەبێت لەسەر فێسبوک تکایە لە ڕێگای فێسبوک نابەڵکو لە ڕێگای کەناڵی یوتیوبدا ناوم لەسەر فێسبوک چۆن نووسراوە لەوێ لە یوتیوبدا ناوی من بنووسە کەناڵەکەم لە ڕێگای وێنەکەم بدۆزەوە
و دوایی بەشی سوبسکرایب و یانیش ئەگەر بە زمانەکەت عەرەبیە ئیشتیراک و یانیش ئابۆنە چرکە بکە، ئەمە بەتەنیا فۆلۆوەرکردنە، پارە و مارەت لێ داوا ناکە و چرکە لەسەر زەنگی ئاگدارکردنەوە بدا، هەمووی هەڵبژێرە، ینی ئۆڵ هەموو بابەتەکان هەڵبژێرە، ئەو کاتە دەبیە فۆلۆوەرێک لای من و پێویست ناکە پابەندبی بەوەی کە من بەرنمەیەک لە فەیسبوک ساز دەکەم یان ساز ناکەم. هەموو بەرنمەکانی من ئەتوانی ڕاستەوخۆ و یانیش ناڕاستەوخۆ ببینی.